بريوارم استوديو ترافيكا قضايا ترافيكية مزن لطاخة إبراهيم أحمد لنوفا باجار السليمانية تشيفو أوتومبيلا كسي كاسين جروج أوي كورساني تدابون سرعته وي قلق بويا سادو تشل بوياش خورا حسابكن جو كنترول در كفا والماركيتا كي دا انجام دا هر سي كاسين كدوي أوتومبيل دابون خلق منا خلق روج أوي كورسانينا دمرن جاني خوش دستدن پیامنیر ما پیشوا بختیار ج سلیمانیه لگل منا بخت پیشوا خیراتی کاری نه کی بحثا وی بویاره بکی بویار چاوا چی بویا من گوت سرعت 140 بویا گلک بویا و انا کی بحث بکی خلکی کی جان باجاری بونه چه کار دکرن دل بخوانی آره باش ئێرە گەڕێکی ئیبراهیم محەممەدی شاری سلێمانیە کاژێر نزیک 5 بۆ 6 ئەم ئێوارەیە ئۆتۆمبیلێکی ڕەنگ سپی جۆر ئەڤەلۆن مۆدێل کۆن یاخود بڵێ مۆدێل 2005 بۆ 6 لە گەڕێکی ئیبراهیم محەممەد کە شوێنەکە ئێرە هەورازە ئەوە بەرە خوارکەیەکی هەیە سێک ئۆتۆمبیلێک کە سێ سەرنشین تێدا دەبێت بە خێرایەکی یەکجار زۆر دێنە خوارەوە لە دیمەنی کامێراکانی چاودێریەوە کە خۆم بینیومەوە کەمێکی دیکەش لە ڕوودا بڵاو دەبنەوە دێتە خوارەوە ئیشارەتی ئۆتۆمبیلەکەی هەڵدەکات و دای دەگرسێنەوە پێی گوتەی شاید حاڵەکان دەست لەسەر هۆڕنی ئۆتۆمبیلەکەش دادەنێت بە ئاماژەیەک بۆ ئەوەی کە کۆنتترۆلی لەدەستداوە ناتوانێت خۆی بگرێتەوە یاخود هێواشی بکاتەوە کۆنتترۆل لەدەستدەدا و خۆی دەکێشێت بە ئەو باڵەخانی کە ئێستا سەرقاڵی ئەون بە بەردەمەکەی پاک دەکەنەوە خاوەن دوکان و خەڵکەکانی ئێرە 6 پلە بەرزیە و دوکانەیە 6 پلەی قادرمە یاخود بەرزکەرەوە بەرزەکەیەتی ئەوێش دەپەڕێن دەچێت پایەیەکی ڕاگر لە بەردەم دوکانەکە هەیە بۆ خۆی ڕادەکرێتەوە خەڵک کە لێرن لەو کاتەدا ڕاستە خۆ دێنە شوێنی ڕووداوەکە دەچن سەر ئۆتۆمبیلەکە سەی دەکەن سێ گەنجی تێدایەوە هەر سێ گەنجەکە گیانیان نەدەستداوە بە پێی گوتی شاید حاڵەکان ئەو کەسێک کە خۆی لێرە بووە من قسەم لەگەڵ کرد گوتی کە سەرەتا چوونە سەر ڕووداوەکە و چوونە سەر ئۆتۆمبیلەکە بینیمان سێ گەنجی جوانی تێدان وەرسێکیان گیانیان لەدەستداوە هیچ جوڵەیەکیان نییە و تەنانەت پەنجەشیان خوێنی لێ نەهاتەوە کە ئەوان بینیوانە و وایان بە من گوت وتی ڕاستە خۆ بەیەندیمان بە تیمەکانی فراکەوتی خێرا کردووە هاتوون بردویان و گوتویانی گیانیان لەدەستداوە تیمەکانی پۆلیسی هاتو چیان لێ ئاگادار کردوێتەوە گێچی ئۆتۆمبیلەکە یاخود پیاوانەی خێرایی ئۆتۆمبیلەکەیان بینیوە لەسەر 160 کیلومتر لە کاژێرێکدا ڕاوەستاوە ئۆتۆمبیلەکەیان دەخێرا بۆ لەبەرەوەی کە ئێرە هەوراس و باڵێ ناو باژێرە پێشەوە خۆی کۆنتترۆل بکاتەوە تاوکە ئەفجەیەک و بویار لێ چی بووە ببینم گەڕێکێکی قەربەلغە دەمەکو ئەف بویار چی بووە خەڵک لەوێ دەرێت نەبووە خویە پێشیە دوکانی مارکێتێ تو نەبووە دڵ بخوێن ئێرە لەبەروی کاتی نان خواردن بووە و ئەو شوێنی کە خۆی پێدا گرتوۆ یا ڕووداوەکە لە بەردەمیان ڕوویدا دوکانێکی شوشەوات و عادەتەنەوەوانە ئێستا لە سلێمانی و لە شارەکانی دیکەوە باوە کە شەوان دوای نوێژی عیشا قەرەباڵغتر دەبن و خەڵک زیاتر ڕووی تێدەکەن بۆیە لەو کاتەدا خەڵکی کەم لێبەوە شوشتنگێکی ئۆتۆمبیل هەیە لێرەم لەگەڵ کەسێک قسەم کرد کە خاوەنێکەیەتی گوتی هێندە خێرا هاتووە ترساوی لە ئێمەش بوودا خۆمان لابردووە ڕاستەخۆی جۆمان لە ناڵە و دەنگێکی ئەکجار بەرز بووە کە خۆی کێشاوە بە دراوچە دوکانەکەماندا و ئەو ڕووداوی لێ دروست بووە و هەر بە مۆبایلی سێگەنجەکە خەڵکەکەی کە لێرن بۆ ئەوەی کە بزانن کێن ناویان چییە سەری مۆبایلەکانیان دەکەن دەزانن کە خەڵکی ڕۆژاوای کوردستانن و پەیوەندی بە ژنبرای یەکێک لەوانە دەکەن کە گیانی لەدەستداوە پێی دەڵێن وەرنە فلانە جێگا ڕووداوێک ڕوویداوە و ئەم مۆبایلیان لەگەڵدا بوو یاخود پێ بووە وەرنە ئێرە بزان چی بوو کە من هاتمە ئێرە بینیم چەند گەنجێک لێرە بوون و کەسێکی وەتە منیشیان لەگەڵ بوو دەگریان و لە خۆیان دەدا و هاواریان بۆ ڕۆڵەکانیان دەگرت دیار بوو کە ئەوە خزم و کەس و نزیکەکانیان بوون و ڕاستەخۆ تەرمەکانە لێرە گواستراوەوە پزیشکی دادوەری سلێمانی ئەو ڕێکارانی کە پێویستن لەوێ بگیرێنە بەر دەگیرێنە بەر وە دواتر تەرمەکان ڕادستی کە سوکارەکانیان دەکەنەوە ئەو کەسانی کە تەرمەکانیان بینیوە خۆشایەت حاڵ بوون ئەوان بە ئێمەیان گوت کە جلوبەرگی کرێکاری و کارکردنیان لە بەردا بووە لە کەمێک سەرروتری ئێرە چەند پرۆژەیەکی نیشتەجێبوون هەن کە کارکردنیان تێدا هەیە گومان دەکرێت یاخود زانیاریان هەیە کە لەوێ کاریان کردووە تەواکاتی تەوابوونی کاریان بووە لە کار گەڕاونەتەوە و تووشی ئەم ڕووداوە بوون سێ گەنج بوون یەکێکیان لە لای سەکن وەکێکیان شۆفێر وەکێکیشیان لە پشتەوە ئۆتۆمبیلەکە بووە و هەرسیکیان ڕاستە و خۆ لە کاتی ڕووداوەکە گیانە لە دەستدا و تەرمەکان گەنراونەتە پزیشکی دادی سلێمانی
گلکی سپاس پیشوا بختیار جه ویرا سه خورتن جروج آوای کورسانی تیدا مرنش سلیمانی مراوی گلکی سپاس مالت آوا من بخوا چند جاران گوتیه تماشاوان نیجا سرعت دبا سبب مرنا شوفیر یعنی کسی کلکا شوفیر یان بخوا دمره کسی کدوی اتومبیل دابونه یعنی جی دبا سبب کو کسی دن بمرن سرعتا وان هر سه کسی کد اتومبیل دابونه و المارکت که دانه 160 کیلومتر باید ساعت ده 160 شو را حساب کن گلکه سوجه یعنی سوج شروان انجمن لشکری من بجه کو بشک جهاز سوریا دموکراتیک لروج آوای من بجه در باسی ناوا سینور چکدارن اپوزیسیون سوری بونو ایریشی چند خالن وان چکداران کرن انجمن لشکری دبیجه وان حیفا کشتن سه زاروکان هلدانه کو د توپارانه که چکداران ده هاتبونه کشتن ایریش لگنده بوی حج العجمی چه بویه تیدا 17 چکدار هاتنه کشتن 6 بریندار بونه هر وها د اتومبیل سربازی و 3 بارگه به تمامی هاتنه جناف برن د داخویانی د تی گوتن کو وان بلگه و ناسنامه این هجمارک چکداران به دست خستنه و پشت راست کن کو او داعشینه هيئة تحرير الشام لجندوار روج أواي حلب إريشي هزن حكومتها سوريا كر شركي جراند دنابرة هردو آليان دا دركت لغوري زانياريان هيئة تحرير الشام لجندوار روج أواي حلب نافچين قبطان جبل والشيخ عقيل كنترول كرنا بالافرين روسي وهزن ارتشا سوري جي إريشي خالن لبشتوان جروبين چكدار كرن بتايبتي لدردورا باجار أتارب و دارت عزة وجندواري وان إيرو سر سبه هي التحرير الشام وجروبين أودايا أوبراسيونا يا بنافي الفتح المبين إرشك جرام برن سريزن حكومة السوري لفوجة تشلو ششان لوان نوفجيان فايدينك منها يا لقال أمجد عثمانة جيجري سروكي مسدي تشتي أم دخوازن براستي بان إيريشا بسكنينة بركي بيجا اجبركو باكيكيل روجا باي كرساني هيا از جبروي إيرشتك روجا قصدي تهندري عرضا سوريا ده تو كارج بوية كي تيكرن كو ديالوغا كتنا بروا وتركي دا دست بيوكا اگر ام ديالوغي بكن امي سر عفرينك شما هلو أنا كسيل هبناين تو مشكلة ما بهوليري رنينة هولير هناك تحفظاتي وهنا أمريكي شما ونا باريس امجد عثمان جگری سروک مجلس سوریا دموکراتیک مسد میوان مبو روژا شمی ساعت 10 هف پیوینت وشاندن ما بحثا پیش روژاوای کردستانی کر بحثا پیواندی الگل ترکی و الگل هولیری و اگر هزین امریکی روژاوای کردستانی نمینن و پیش روژا ریبا بریا خو سر چبا د نووی هف پیوینه ده هونی حرتشتی ببینن و ببیسن روژا حفده و مهه خورتکی 22 سالی بناو حسام الدین که خلق سلوپی با کره کردستانی بو لبر پراوین چمی دجله لجزیره بوتان واندا بو مجی بحثا واندا بو نوی کرده بو پشتی که مالباتا وی دنگ خواه گهان در روداوی ادی بروانی شهرستانی سویل لزاخو لسر سینور باشور و روش آوای کردستانی دست بلیگرینی کرد جارا داوین شفا در باس بوی ترم حسام الدین لپراوین چم دجله لینل باکوری کردستان لروج آوای کردستان لدیریکا حمکو هاتا دیتن مالباتاوی لدری سیمالکا پیشابور ترب کره خو ورگرتن پشراوی برن پششکی داده لزاخو پشتی بداوی بونا ریکارین یاسایی و پششکی بریا دری ابراهیم خلیل و درباسی سلوپی بکن ولوی دری وشیرن افکار من غريب مجيد للزاخو زانياريين زيدتر دا أصل لايفا كده دا دمه
لهفده یوی مهی گنجه که تمام 22 سالیش سلوپیا باکور کردستان کوناوی وی حسام الدین یالگیت کم بی لبر پراون روبار دیجله لجزیره باکور کردستان بسروشی می پشت لیگریا نار نزیکی 10 روزان داوی جار شوا در باز بوی تر میوی لبر پراون روبار دیجله لدیرکا روشاوای کردستان حاتی دیتن پشت کسوکار نیوالبات یهاتین از زاخو لدری سنوری پیشابوری تر میوی ورگتنه نه تر می ایران پزشکی داد یا زاخو پشتی ریکارن یا سایو هردیسان ریکارن پزشکی بدایی ببه برای دری سنوری ابراهیم خلیل دیتر میو روانه باکور کردستانی بکن سوسیال مدیا کار سوسیال مدیا مدنگ خواه گشت والی زاخو سیدای گهدار شیخوی و ما دنگ خوال براوانیا واجر زاخو کر و ما دنگ خوال قنال روداوه و کردستان تیویه کر و بابت کو دما سر سوسیال مدیا هول هات بلاف کرن کو اف قنال هننه هاتن سرخط و دیفچونا وی کوری الباشور کردستانه الروجا و هات کرن کو حتی دهی الدرگه البر آوه کرک دیتنه و مقام یعنی ما اینان دیویده و جنازه یلویده کش شد کن و حتی ما در واسی سلوپیا کری خود است کن خود کرک بروز یمنا کرک 22 سالیه کرگه ما تبیجی چه پاکش بی چه حتی 22 سالیه ما چه آیا قنویه پیساتیگه یه اوشتروجیگه یه زپاتیگه ما ندیده بی کرک 22 سالیه بیجنا و کرک چه در دیویجی هبت هنوی ویدایا و نگوتیا ما کسی جیو پسر و شوش مالو خود در کته و ایرو 12-13 روزا شمالو خود در کتی شپا ما هر سر شاط جزیره ها بی انسون لوید خواهیا حتی ساعت 12 ایکی لوید هن زور مرگوی دش خورا اوگیر کریا او جی چوابه ده خالبر وی اوگیری گرم کریا گوتیا و زورو گنوی ده خوا دویم بر اوگیری گوتیا کجا از خوابو وجه به او از خانق اونا او زورو گوجی گوتیا خوده اری خوده تو خوابو وجه که ته خانقی فجا خوابو دیگه خانه او دیگه منات زونی تو بی آراما خورتارماسی گل سر شخولی امجی و 12-13 روزا امجی به هزنوی کرگی دانا الملي ترکان ملي کردستانه امته دانا انزون دی پر خبرش مرا هات اکووا جنازه که می دیتی جنازه تو بیش که هنوی حیوان مایون نخور یا سریویل درو کتنا پیش که نانو سامو وارس پاینوس نو که تو بی آوا و شوید گرمگو سیمال گورا شمارش سوری هات گرمگو سیمال تسلیم مکر یه جنازه ما دیتی جی یه می مدیر جامل یه می مدیر اطفائیه آفتا زاخوا او گرد سر شخولی حسام الدین تمام 22 سالی لسلوپیا باکور کردستان دکانه که جلوبرگان هبو وکم البته اید بیجه داوی جار لسپیدهی هفته مه جمال درکتی بی که هیچ پرزگیری که کوی هبر داوی جارجیک پشتی کوری کارن یا سایو تندرسی به داوی دبن تر میوده بیت را دست کرنه و حدیثان جیک دل سلوپیا باکور کردستان جعالی مالباتایی و بمری پیشوازی لیت کرنه و دل سلوپی باخی بیت سپارتن سپاس شبو غریب جاره کدن از بری و بدم سلیمانی کامیرا این چافدیریه دما بویرا ترافیک گرتنه و دبینن من گوت برینها اوتومبیلا که کسی خورتین مین روجاوی کرسانه تیدا بونه بسرعت 106 کیلومتره و دبینن خل مارکتا که ددن و جان خوش دستن هر سیجی دمرن اف دیمانین کامیرا چافدیریه نه هون سر اکرانی دبینن و دیت او اوتومبیلا که پر بسرعت اوه ببینن پر سرعته کسی که او اوتومبیل آجوتیا کنترل دست شویه کنترل دیرکسیون دست شویه و خلوه مارکتی دایه به سرعت 106 کیلومتره اف کامیرا این چافدیریه نه کل سلیمانی دما حادثه و ترافیک بویرا ترافیک تومار دکن یک جوان کامیرا نه اون دبینن بویر در دور ساعت 3 و 19 دقیقه چی بویه یعنی خاصی که از دبینم چنده 3 و 49 دقیقه چی بویه ایرو 27 ماه 11 2024 روز چهارشنبه
بله او هر سه کسین کل سلیمانی ده انجام بیاره ترافیک ده جبر سرعت آجوتنی جیان خوش دست نبود ناویوان گیشت نمه یک جوان ناویوی ریناس عبدالباقیه 34 سالیه خلقی قامش لویه افجی دیمن این اتومبیلی نتماشوانه نشان ببینن یه دویم ناویوی آراس عبدالباقیه 32 سالیه افجی خلقی قامش لویه پاش ناوی نوان وکه هفن دبکو جمال باته که بن یان برای هفن خورت سیم ناوی ماهیره 39 سالیه اوجی خلق حسکیه وند بینن تماشاوان هجا او اتومبیله کو بسرعت 106 کیلومتر ده ساعت ده خل مارکت که ده و ده انجام ده سه خورتین کدوه اتومبیله ده بند جهده جانی خوش دست دن اف دیمن نهایی نوی اتومبیله نه کو سه خورتین تیدا بون دو خلق قامش لونه یک حسکیه جانی خو جهده اجدستافر